خۆشەویستان سڵاوتان لێبێت ئەمە ڕۆژهاتوومەتە لای بەڕێزێک لە شاری بێرمیگام نانەوایەکی زۆر باش یعنی من زۆر ڕازیم لە نانەکانی و مشتریش زۆر ڕازی لە نانەکانی ئەم کاتۆ باش ئەم کاتێک باشی وەسە چۆنە سپاس بەخوای چەندێکە خەریکی نانەوای تقریبا بۆ 3 ساڵە چێ 3 ساڵە چێ هەر دەمێکە نانەوای لە کوردستان فێر نەبوومەوە لێرە دەستم کردەوە بە نانەوای بۆ 3 ساڵ و نیوە بێ لە بەریتانیام 3 ساڵ لە نانەوای یەکەم و بۆ 6 مانگی شەبێت لە سانای دەست خۆش ئەتوانی نانێکمان بۆ بکەیت توانین ببینین نانێکمان بۆ بکە بێ زەحمەت ماشەڵڵا لەو نانە ڕێگەڵەی سێریکەن ڕێگەڵەی نانی هەورامی نانی هەورامیەکانی ماشەڵڵا سێریکە یاخۆ دەست و بردی خۆش بێ لێرە چەند نان بە پاوەنێکە لێرە 3 نان بە پاوەنێکە 3 ماشەڵڵا و نانە گەورانە مشتەرەکانتان چی قەومێکەن هەمووی وەڵی بەعام زیاتری کووردە تاوان لەبەرەوەی کە مارکێتەکە کوردەواریە و منتیقەکەشی کوردێکی زۆر زۆری لێە بەڵام بەعام هەموو قەومەکان ڕۆمانتیەکە پاکستانی ئینگلیز ڕۆمانتیەکە ڕۆمانی هندی هەموو قەومەکان ڕۆمانتیە بەس نانتانە یاشتی ترتانەیە نانمانەیە سەمونمانەیە کولێرەی بەڕۆنمان هەیە کولێرە بەقیمەمان هەیە ئیتر بەربەریمان هەیە هەموو شێوازێک نانی کوردی خۆمانمان هەیە دەبڵنانمان هەیە دەست خۆش بەڵێ بەشوایە شتی باشمان هەیە دەست خۆش بێ دوادارم هەمیشە سەرکەوتوو بی زۆر بەڕێزی خەریکی شەکەو بە زۆر سپاس